بە ناوی خی گەورە سەرەتا ئەمەوێ سوپاسی بێگەردخان بکەم وەکو وەزیری کشت و کاڵ کە بەڕاستی بە نووسراوی یەکێتی هاوردە و نانکاران توانی لە ماوەیەکی کووردا مۆڵەتی ناردنەرەوەی 20 تەن هەناری هەڵەبجە بۆ بەریتانیا بدا بە کۆمپانیای تیتۆن و ئێمە وەکو یەکێتی هاوردە و نانکارانی هەرێمی کوردستان هەموو کات لە هەوڵدانین بۆ ئەوی کەوا بتوانین بەرهەمە خۆماڵەکانی خۆمان بە بازار بکەین لە دەرەوەی وڵات و لێرەدا ئەمڕۆ کۆمپانیای تیتۆن وەکو ئەندامی یەکێتی هاوردە و نانکاران هەرێمی کوردستان ئامادەباشی کردووە کە 20 تەن هەناری هەڵەبجە بەرێ بۆ بەریتانیا. بەڕاستی ئەمە دووەم جارە ئەم ساڵ کەوا بتواندرێ هەناری هەرێمی کوردستان بڕوا بۆ بەریتانیا و ئێمە ئامادەباشیەکەین بۆ وڵاتانی تریش. ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان هاوکاریمان بکەمە ئیش لە هەموو بەرهەمەکان ناکەین تەنها هەنار نییە، یعنی بەپێی کات و وەختی خۆی، بەڵام ئەبێ حکوومەت لەم کاتە یارمەتی ئێمە بات دەستمان بگرێ ڕێمان بۆ ئاسانکە لە دەواازە سنووریەکان ڕێمان بۆ ئاسانکە بۆی بەرهەمەکانی خۆمان بە دەرەوە بناسیێنین. بەس منەمەوێ هەر لێرەوە سوپاسی وەزیری کشت و کاڵ بکەم و کاک بایزیش کە زۆر هاکارمان بوون لەگەڵ کاک ڕێکەوت زەکی ئەندامی ئەنجومەنی محافەزەی سلێمانی